میوانیم ئێوارەی کورسات مەگەزین یەکێک لە شێوەکارە هەرە دیارەکانی کووردا و یەکێکە لەو هونەرمەندانەی کە لە پاڵ کێشانی وێنە و هەروە تابلۆ هەمیشە بەنووسینەکانی و بەڕخنەکانی و بە پاڵپشتی بۆ هونەرمەندانی تر ناسراوە. بە خۆشحاڵیەوە لە ئێستا نوێترین کتێبی تعبیریەت لە نیگارکێشانی مۆدرنی باشووری کوردستاندا لە نووسینی مامۆستا وهبی ڕەسوڵە و پێشکەش بە کتێبخانەی کوردی کراوە بەتایبەت بۆ کەسانی کە ئەیانەوێت لەم بابەتە بکۆڵنەوە و هەروەها زانیاری دروستیان هەبێ. ئەمڕۆ زۆر بەڕێز مامۆستا وهبی ڕەسوڵ میوانی کورسات مەگەزینە و گفتوگۆکەین لەسەر تەواوی کتێبەکە. مامۆستا یان سڵاو لێبێم کاتت باش بێ، زۆر بەخێر بێ، زۆر سوپاس بۆ تۆ. ئەمە ساڵانێکی زۆرە نووسراون. بەڵێ چۆن خۆت تەحمل کرد ئەو هەموو لە سەری بۆستی تا چاپیکەیت؟ ئەوە ساڵانکی زۆرە نووسراوە، لەوە زیاتر لە ساڵانی هەشتاوە، یعنی خواستەکە هەیە بۆ نووسینی لەو کاتەوە، یعنی کە خوێندکار بوو لە ئەکادیمی هونەرە جوانەکان زۆر مەبەستم بوو لەسەر تعبیریەت بنووسم بۆی هونەرێکی معبر کە تعبیر لە شتێکە جای کەم لە هونەری تعبیری ئەم دووشتە جیهان دائیم لای بینەری ئێمە لای وەرگری ئێمە تێکەڵەکرێ. هەر هونەرێک هەر کارێکی هونەری وازان کە تعبیرێکیە ئەوە هونەریش تعبیریە، بە هەڵە ناوزەدیانەکە بە هونەریش تعبیری، چونکە هەموو هونەرێک بۆ خۆی لە خۆیان تعبیریە. قسەیەکەی ئەڵێ ئەوەی بێمعنایە زۆر مانادارترە لەو شتێکە بە مانایە، چونکە لە بێماناکانە تۆ زۆر بۆ دوای مانای زیاتر ئاگەڕی. نمونەیە بێنمەوە جارێکیان بەرکامەوە چۆ هۆڵێکی چۆڵ و هۆڵ و هونەرمەندێک بەس هۆڵێکی سپی چۆڵ و هۆڵی نمایش کرد بوو کە چۆ ژوورەوە سەیری کرد لە دەفتەری پێشەنگەکە چی نووسی لە بۆشاییە هێزێکی شاراوە هەیە، ینی هەمیشە ئەو بۆشاییە معارەزە بۆی بێ بە شتێک لە بەرەو هێزێکی شاراوە هەیە، ینی لەو مەوداسپیا جا بۆیە ئەڵێم بۆیە هونەری تعبیری لە هونەرێکە معبر بێجیە. هونەری تعبیری هونەرێکە کە لە سەرەتایی دەیەی سەدەی پێشومان سەری هەڵاوە لە ئەڵمانیا بە جۆرێکە زۆرجا بەنای ئەڵمانیەکانی شۆ ناوزە دەکرێت. هەر لە هەشتاکانەوە من حەزم کرد ئەوە بنووسم ئەوەش جیاکەمەوە بۆی بزانێکە چییە. دواتر بە هەموو ئەوروپا بڵاو بۆتەوە لەگەڵ هاتنی جەنگی یەکەمی جیهانیا و ڕەشەبای جەنگی جیهانی و ترس و کارەساتی جەنگی جیهانیە ئەم لەو ترسا لەدایک بووە. هونەرمەندەکان گۆشەگیر بوون، یاخی بوون لە کۆمەڵگا، ویستویانە هەموو شتەکان بە خۆیان بکەن چونکە هیوایان نەماوە بە دەروی خۆیان، بۆیە هەموو شتێکیان بەرەو ناخی خۆیان برد. لێرە تاکێکی ڕەها تاکێکی یاخی لە هونەرە دروست دەبێت لە سەرەتای ئەو ساڵانە وەگوتم و کار ئەکات و دەرەوەی خۆی ئەکا بە ناوی خۆی. ئەم دەرەوەی خۆیە چۆنەکە بە ناوی خۆی پشت بەوەی کە هەموو ئەو فۆرمە ئاشنانی لە دەرەوەن تێکیان نەشکێنێ بە پێی خواسته بە پێی خواستی خۆی، بە پێی چ هاوسەنگی و هاوکێشێک بە پێی ئەو هاوسەنگ و هاوکێشەی کە خۆی بڕیاری بۆ ئەدا. بۆیە ئەم پرۆسێسەش پشت بە چیەکە؟ پشت بە ڕنگ و پشت بە هێنانەوەی هێڵ. لە مۆدێرنا پێش تعبیرێت ڕەنگی قاوەیی یا هێڵ یاخود ڕەنگی ڕەش لابرا بوو، بەڵام لەگەڵ هاتنی تعبیرەکانە دیسان جێڕایەنەوە پشت بەو هونەرەی کە لای سەدەکانی ناوەڕاست لە ئایکۆنیەتە هەبووە لە ئەوروپا و پشت بە هونەری شعبی و پشت بە هونەرە خۆڕەسیەکان و پشت بە چی و کە ژێدەر گەلێکی زۆرتیا لە کتێبەکان من ئاماژەم پیاوە ئێستا ناکرێت. مامۆستا کتێبەکە باس لە تعبیریەتەکە و خۆت ئاماژەت پێکرد. ئەمە تەواوی ئەو نووسینەیە کە لە ساڵی هەشتاکانەوە نووسی و چەند یاخود لەگەڵ ئەزمونکردنی تۆ، لەگەڵ تەمەنی تۆ، لەگەڵ ناسینی دەوروبەری جیاوازی تۆ و هەروەها بەریەکەوتنت لەگەڵ جلی پێش خۆت و جلی دوای خۆت چەندین دێر زیاد بوو بۆ ناو کتێبەکە، واتە لەگەڵ ئەزمونکردنی خۆتا کتێبەکەش ئەزمموی زیاتری بینی یاخود نەخێرمە تەنها لە ساڵی هەشتاکان نووسرا و لە ئێستا دەرفەت هەبووە. بێگومان بەو چیرۆکە تێپەڕیوە لەوێ خواستێ بوو لە دراسێکی بچووکە بۆ خوێندکارەکانم پێشکەشەکە ساڵانە لە پەیمانگەی هونەرە جوانەکان لێەوە تێپەڕی کرد لە ساڵی 2006 گەیشتە ئاستی سیمینارێک، لەوێشەوە بەردەوام خستنە سەر و بۆ زیاکردنی چۆتە سەر هەتا ئێستای ئەمڕۆی تا ساڵی پارە هەستان بەوەی کە بە کوردی بە عەرەبی هەبوو خۆی نووسینەکە بیکەم بە کوردی و وەگوتم خستنە سەر و زیاکردنی بۆ بکەم بە پێی
ڕوئای خۆم بۆ ئەمڕۆ ڕوئای خۆم بۆ هونەری تعبیری ڕوئای خۆم بۆ هونەر هەر بە گشتی و لە کوردستان و ئەو بۆ چوون و ئەو سۆراخانی کە کردومە لە مێژووی هونەری کوردیە بە پێی ئەوانە کارم تیا کردوتەوە تا گەیشتۆ بەم داڕشەی ئێستا لە بەدەستیەوە. زۆر باشە بەر لە دەستپێک باست لە چەند شێوەکارێک و چەند هونەرمەندێکی گەورەی کورد کرد کە لێرەیە وەکو بە بڵێن کەسایەتی باس کراون بەس ئەوەی جێ خۆشحاڵیە مامۆستا وابی تەنها هونەرمەندە بە ئەزمونونەکانی بیر نەبووە بەڵکو جیلی دوای خۆشی بەشێک لەو هونەرمەندە گەنجانەشی بیر بۆ کە ئەزمونونێکی پاشیانێ و نێو کتێبەکە شانسی خۆیان ئەوانیش جیان هەبووە. مامۆستاگیان لەگەڵ ئەو ئەزمونونەیە چۆن باست لە ئەو هونەرمەندانە کردووە؟ سەرەتا لە 2006 4 هونەرمەند بە نمونە وەرگیرا بوون بۆ ئەوەی ببنە نمونەیەک بۆ کارکردنی هونەر و شێوازی تعبیریانە لە ناو کوردستانە. لەوانە هەردوو ڕەوانشاد مامۆستا هونەرمەندی گەورەی پێشەنگ ئیسماعیل خەیات، دواتر ڕەوانشاد سەروەت ئەنوەر سەوز، ئەنجا ڕەمزی قوتوەدین، دواتر سامان کەریم دارتاش. ئەمە لەو هونەرمەندانە بوون کە دیار بوون بەڕاستی لەو کاتا کاریان کردووە کە هاتم سەر ئەوەی کە کتێبەکە بکەمە کوردی و بگاتەوە گوتم ئەم داڕشتەی کە ئەمڕۆ لە بەردەستایە بیرم لەوە کردەوە کە لە هونەرمەندە گەنجەکانە بە درێژی ئەم چەند ساڵە کە من ئەم کتێبە دانراوە و ئامادەکراوە بۆ ئەوەی ببێ بەم کتێبەی ئێستەی ئەزمموی چەند هونەرمەندێکی گەنج هاتە پێشەوە کە وردە سیما و خەسڵەتی جیابوونی خۆیانیان سەلمان وەکو ستایلی تایبەت بە خۆیان لە ناو شێوازی هونەری تعبیریە. ئەوانە مای دڵخۆشی بوو کە منیش بۆ پەڕی خۆشحاڵیەوە ئەو ئەزمونانە کە ئاوا پێگەشت بوون کەسایەتی ئەوانی پیشان ئەیە منیش خستنە سەرێکی بۆ بکەم بۆ سەر ئەو دەستە هونەرمەندەی کە پێشتر بۆ گوتم ئاماژەم پێکردبوون. ئەو سێ هونەرمەندەش هونەرمەند سەعید ئیسماعیلە هێچە لەو هونەرمەندە گەنجانەیە کە پشت بە خبرێکی ئەکادیمی زۆر قوڵ اینجا هاتوۆتە سەر تعبیریەت. لە نمونەی ئەوانە شەر لە عالەمی ئەڵمانیەکان و لە عالەمی ڕۆژئاواییە هەر هەیە هونەرمەندانێک لە ئیشی ئەکادیمی و پەڕیونەتەوە بۆ ئیشی تعبیری. دوای ئەوان هونەرمەند سابانە ڕەشە کە لە دەروی وڵاتە لەگەڵ هونەرمەند بەهای شێخکەریم کە زۆر بە ستایلێکی تایبەت لەسەر لەتەدار کار ئەکات و پرۆژەیەکی زۆر دوور و درێژی هەیە کە لە ساڵگارێکی زۆر درێژەوە بەڕێوەی تا ئێستا بەردەوامە و بەردەوام زافەی بۆکە. ئەزمموی ئەم سێ هونەرمەندە ئازیزە بەڕاستی شایستە بەوە بوو وەکو نمونەیەکی توانای گەنج، توانای ئەو گەنجانی کە بڕێگەشتون تا ئەزمموی هونەری خۆیان و ئەزمموی ئیستاتیکیان سیما و خەسڵەتی بە دەرکەوتووە بخەمە ناو دوو توێ کتێبەکەەوە. مۆستا خۆت پەیوەندێکی باشت لەگەڵ هونەرمەندانی تر هەیە لە کورسانی گەورەش وابزانم پەیوەندێکی زۆر باشتەیە. جا پرسیارەکەم لێرە ئەوەیە بۆچی بڵین تەنها نمونونەکە خۆت بڵێم باسەکە لەسەر باشووری کوردستانە ئەوەیە خۆت لێرە هەم مامۆستا بوویت هەم خوێنی ئەکادیمیت لێرە تەواو کردووە تەواوی با بڵێم ئەزمونونەکە ئەزمونکردنەکانت لەگەڵ کەسانی تر و لەگەڵ کاری هونەریش بە شێوەیەکی گشتی لە باشوورا بووە یاخود هۆکارێکی تر هەیە لەمە؟ چوارچێوەی سیمینارەکە کە لە 2006 کردومان کوردستانی باشوور لە ناو کوردستانی باشوورشا بە تایبەت سلێمانی بوو. تەنانەت خەریب و ناو نیشانەکە بکەم بە دیگار کێشانی مۆدێرن لە شاری سلێمانیە. چونکە نمونونەکان لە شاری سلێمانیە زۆر بەردەستن لە هەموو جۆرەکان نمونە دەست ئەکەوێ و سروشتی بەڕاستی لێکۆڕینەوە ژوا بوو. من بۆیە وە گوتم مەجبور بووم سێ هونەرمەندە گەنجەکەش هەر لە هونەرمەندانی شاری سلێمانی ئیزافە بکەمە سەری لەگەڵ داوای لێبوردنم لە هونەرمەندانی تری باشووری کوردستان و کوردستانی گەورە. هەر بۆیە بابرین نەخشەکە هەمان نەخشە ڕێژی سەرەتا بوو بەڵام فراوانکردنەکەی هەر لەو ڕیتمە بەپێ ئەو ڕیتمە بەپێ و ئاراستەیە زیاتر بوو بەڕێ. گلەی مەکەنکەوایە ئەمە کاری نزیکەی 28 تقریبا 28 ساڵ یان خۆت 18 ساڵ یان بڵێ مەگەر لە هەشتاکانی شەوەی بەسێتە سەرێکە بۆ 48 ساڵ بەخواستێک بووە زیاتر کار لەما بکەین بەڕێ. بە بەراورد ناڵێم لەبەرەوەی هەریەک لێمازانین کە خواست و خەون و خولیا و ئاوات و با بڵێم زۆر بابەتی تری هونەرمەندانی کورد هەیە کە حەز ئەکەن لە ماوەی ژیانکردنیانە با بڵێم بەدەستی بێنن بۆ هونەر بە شێوەیەکی گشتی. بەس بابەتی تعبیریەت بە تایبەت لە دنیای با بڵێم
وێنە کێشان و هوەری دنیاە. باشووری کوردستان و ئەگەر بە تایبەتریش بڵێم سلێمانی ئێستا لەگەڵ ساڵی هێشتاکان بۆ بە ئەم بەراوردکردن بۆ تۆ ئێستا لە چاو دنیاە لەکوایە؟ هونەرمەندانی تعبیری کورد لە سەرەتایی ساڵانی هەشتا و کۆتایی هەفتاکان و کە دەستیان بردۆ بۆ هوەری تعبیری هۆکارێک لە هۆکارە گرنگەکانی دەستبردنی منیش بۆ هوەری تعبیری بەدیهێنانی ئەم کتێبە ئەوە بووە کە هوەری تعبیرێت شێوازی تعبیرێت کە ستایلی جیاجە لە خۆی ئەگرێ کە ئەتوانم بڵێم بە پێی بەرەنجامگیری خۆم لە دوای ئەم هەموو ساڵە دەراسەکردم لە ناو هوەری تعبیرێتە ئەتوان بڵێم چەند هوەرمەندی تعبیری هەیە ئەوەنە ستایلی تعبیری هەیە ئەبێ ئێمە خاڵی هاوبەشیان تیاکۆکەینەوە توێژەرە هوەریەکان و مێژ و نووسەکان و ڕەخنەگرەکان شەروایان کردووە لە جیهانە ئەژنا وەکو یەک ڕێک ناکەونەوە هەمیان لەسەر یەک خەتی کارکردن بەڵام خاڵی مشتەرەکیان هەیە با بینەوە سەر کوردستان لە کوردستانە هونەرمەندانێکی زۆر دەستیان بۆ بردووە بەوەی کە بەردەوام هەر لە سەرەتای کارکردنیانەوە تا کۆتایی کارکردنیان تیاماونەتەوە یاوەتە لە قۆناغێکی دیاریکراوە دەستیان بۆ بردووە و هێز و توانە و مافێکی تەواویان پیاوە بە کارکردنی خۆیان تایە وەک گوتم بەردەوام تایە کاریان کردووە کە بۆتە ناسنامەی ئەوان لەم جۆرە دەست بۆ بردنا هوەری تعبیری لە ناو بزاوی هوەری نیگارکێشانی کوردستانی باشوورە پشتی شێری بەرکەوتووە ئەمەنە هونەرمەندانێکی زۆر دەستیان بۆ بردووە یەکێ لە هۆکارە گرنگەکان ئەوە بۆ کە من دەستم بۆ تعبیرێت بردووە لەگەڵ تعبیرێتە سریالێت لەو ستایلانەیە کە زۆر دەستی بۆ براوە دوجاری ئەبستراک من ئەبستراک خۆ دەزانی کتێبێکی تایبەتم هەیە کە ناماستەرەکەم لەسەر ئەبستراک باسی ئەوم کردو زۆر بە دوور و درێژی بەڵام تعبیرێت وەکو ما بۆ لەو هونەرانی کە ئەو پشکە شێرەی بەرکەوتووە زۆری بەرکەوتووە ئەتوانم ئەڵێم لە ئەبستراکتیش تا ئەم ساڵانی دوایی زیاتر ماندەم ساڵانی دواییە زیاتر لە ئەبستراک تا کار کراوە بۆیە دەستم برد بۆ هوەری تعبیری و بۆ ئەو نمونانە باگەر بینەوە سەر خودی پرسیارەکەوەیە بەڵێ هونەرمەندانی تعبیری کوردی توانیویانە لە کۆمەڵی خاڵە کە لە کتێبەکە لە بەرەنجام و ئەنجامگیریەکە ئاماژەم پێداوە تەجاوەزی یا گۆڕانکاری یا خستنە سەر و زادەیەکی زیاتر لەسەر هوەری تعبیری جیهانی یا ئەوروپایی بکەن لێرە کە هەندێک سیمای تایبەتی خۆماڵی و خۆجەیی پێبەخشن کە جای کاتەوە لە هوەری تعبیری ئەڵمانی و لە هەندێک ڕوشۆ هەر پابەندی و با بڵێن ڕایڵی بە ناو هوەری ئەوروپای و هەرماوە ڕاستە تەبان ئەم با بڵێن شێوازی با بڵێم هوەرە یاخود کێشان و بابەتی شێوەکاریە جیازێک بابەتی وەکو ئاماژەت پێکرد گیانگیریە و لە تەواوی جیهانیشە هونەرمەندان و شێوەکارانی زۆر هەن بەڵام زیاتر هونەرمەندانی ئێمە یاخود بڵم خۆت ئەگەر لە خۆتەوە مامۆستا دەست پێ بکەم زیاتر لە کام شێوازی کارکردن واتە تعبیریەتەکە لە کام با بڵم کاری هونەریانە ئێمە زیاتر چاومان ئەیبینێت و زیاتر کام بابەتانن کە لەسەر ئەم ڕێباز و شێواز و ستایلە ئێمە کارەکان ئەبینین لە نێو هۆڵەکانە لە ناو ڕێبازانە ئەیبینین یان ناو ببوورە لە ناو ئەو کارە هونەریانە ئەیبینین کە تێکشکاریان لە فۆرمی گشتیا کردووە لە شێوەکان بەواقعی نیان هێشتێتەوە ڕەنگیان گۆڕیوە بۆ نمونە مۆنخێکێکە لە هونەرمەندە مەشهورەکانی تعبیری لە ئەڵمانیا ئەڵێ چی لە دێڕەکە ئەڵێ چی تایە ئەگەر ئێمە دارستانەکان بە ئەرخەوانی دروستکەین ئاسمان بە سوور شقامەکان بە زەردێکی تۆخ تۆ سەیەکەیانی ئەمە ئەم گۆڕانکاریانەیە تۆ توانی لەم کارە هونەریانەوە گوتم بیبینیتەوە کە دەستکارێکی باشی ڕەنگ کرابێ بە پێی خواسێکی بە پێی خواست و هەڵچوونی هەستیاری هونەرمەند لە حاڵەتی بەدیهێنانە تاچی هونەرمەند کە تاچێکی بە ئاگا و پڕهەستیاریە لە کارکردنە و فۆرمەکان وەکو خۆیان نەماون بۆیە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ژێدە بۆ سەرچاوانی کەوتنەی تعبیری لە جیهانی شەولای خۆشمان ئەتوانێت سوودی لێوەرگێ و لێی وەرگرتووە هوەری مناڵان بۆ نمونە مناڵ وەکو دەرەوە وەکو واقع ڕسم ناکە خۆ دەزانی شتێک دروستەکە کەسایەتێکی سێ دروستەکە ئەرێوە باوکمە سێکەی لە هەندێشتی تایبەتە هەڵی بژاردووکە لە باوکی بچێت ئەگەر باوکی مەسەسمێنێکی ڕەشیە بێت زۆر تاکیدی کۆ سەر بڵێ سمێری باوکی یا قژی یا شتێکی یا مەسە ماڵەکەی خۆیان چۆن دروستەکە خۆ لە ماڵەکەی خۆیان ناچێت لە واقعی بەس ئەم چۆنی ئەبینێ ماڵەکە بۆیە هوەری مناڵ یەکێکە لە ژێتە سەرەکیەکان لە جیهانی شاولای خۆشمان بۆ هوەری تعبیری دوای هوەری هونەرمەندە خۆڕەسەکان ئەو نەمدانی خۆڕەسیانە کارەکەن بۆ نمونە لە کوردستان فەتحوڵا کەریم بەڕەحمەت لەو نەحاتانە بوو و ڕەسامانە بوو کە خۆڕەسیانەی شەکرد دەرچووی هیچ ئەکادیمی و پەیمانگەیەک نەبووە حاجی خانم لەگەڵ بەڕەحمەت خاتوزین کە لە سنە بووە خۆی تەنووری دروست کردووە
لەگەڵ تەنور دروستنەکە دەستی کرۆ بە دروستکردنی هەندێک پەیکەری ورد هەمووی باڵندە و جانداری ئەفسانەیە و تێکەڵە بە ئینسان و یا تێکەڵی کردوون ئاژەڵ و باڵندەی تێکەڵ کردووە ئەمانە بینی لە دەرەوە نییە ئەمە بینینی عالەمێکە لە ناوی خۆیە یاوە خودت مەسەلەن فایزە عارف کە گوڵەکانی نووسێک لەسەر نووسێ بەنای گوڵەکانی خەیاڵە و گوڵانەی کە لەناو خەیاڵە هەن دواتر سمە بولبول بە ڕەحمەت بێ کە ئەو بولبولانی دروستی کردووە بولبولەکان زۆر گۆڕانکاری تیاکردوە ئەو پەیکەرانی بۆ پۆرتێت دروستی کردو دەموچاوەکان زۆر گۆڕانکاری تیاکردو بە خۆڕەسیانەی خۆی ئەو کاتەکە لە سامونکەرانە دوکانی هەبووە تا ئەگەینەوە بەکوێ ئەگەینەوە بە دەستنووسە کوردیەکان بۆ نمونە خورشید و خەرامان کە وتراوەی حاجی نور عەلی کەنۆڵەیە حاجی ئاغای کرماشانی لە ساڵی 1973 دروستی کردوتەوە 6 میناتۆری تیا دروست کردووە ئەم میناتۆرانە سەیریکە لە واقعەیە بەواقعی دروست نەکراون تێشکان کراوە لە شکڵەکانە و ڕەنگەکانیش گۆڕاوە بە پێیی بەپێی خواستی هونەرمەندەکە یاخود خورشید و خاوەری کەسێک بە ناوی مححمودی محەممەدی کە ساڵی 1940 بۆ شێخ بێدوڵای تاالبانی دروست کردووە نۆمیناتۆری تیا هەیە کە ئەمە هێشتا نبینرا و لای من هەیە بەڕاستی بەڵێ مێ دراسی لەسەر بکەم لەگەڕانەکانمان لە مێژووی کووردا بەڵێ ئەم نۆمیناتۆرە زۆر بە تایبەت دروستکراون ئەگەر هونەرمەندی کورد بگەڕێتەوە بۆ ئەمانە لە هونەری مناڵ لە هونەری قەدیمی میسۆپۆتامیا لێرە لە هونەری شعبی وەکو سنوقی بۆڕاق و چیوچی کە هەمانە چۆن شکڵەکان دروستکراوەتەوە بەڵێ ئەو گوڵانی لە ناو سنوقە بۆراقەکانە دروستکراوەتەوە یا لەسەر زۆر جێگەی تر لە دیکۆری ماڵەکانە یا لە فەرشەکانمانە ئەو فەرشانەی کە کوردی ڕەسەنن لە تاقە کۆنەکانە ئەوانە هەمووی تێشکان لە فۆرما کراوە جاپش بەڕنگ کرابێ یا بەڕنگ نەکرابێ و خەت هاتۆتەوە ناو کارەکان هێڵی تیا هەیە ئەمانە هەمووی ژێدەرێکی زۆ باشن کە هونەرمەندی کورد من ناتوانم 100% بڵێم ئاوڕی لێداوەتەوە بەڵام بەشێکیان بە ڕێژەیەکی باش ئاوڕێن لێداوەتەوە و تەوزیفیان کردوتە ناو کارە هونەریەکانیانەوە وای لێ کردووە کە ناسنامەی تایبەت بەخوانی پێ ببەخشن ئەمە وای کردووە کە هونەری تعبیری پێش دەستزانی هونەرمەندی کوردی تعبیری بە تعبیرێت هونەری تعبیری لە کوردستانە هەبووە بەڵام ئێمە ئەوەیە کە ئەبێ لێرە ببینین زۆر جار ئێمە هەستاوین چین سوودمان لە تعبیرێتی ئەوروپایی وەرگتووە کە ئەو سوودی لە بنەماکانی تعبیرێت لە عالەمی میزۆپۆتامیا لە عالەمی هونەرە شعبیەکان میلیەکان وەرگتووەوە ئێمە چون لای ئەوان و ئیسفادەمان لەو شتە کردوتەوە کە لای خۆمانە بەڵێ تا لای خۆمان زۆر لە نزیکەوە هەیە بەسیە چاوێکی پرسۆراخێوێ چاوێکی ڕەخنەیی ئەوێ چاوێکی وربینانە ئەوێ کە ئەو سیمانە بناسێتەوە ئەو پێگانە بناسێتەوە کە هونەری تعبیری تیا ئامادەیە لە ناو کللتوری خۆمان. ئەم کتێبە بە تایبەت بۆ ناوەندە ئەکادیمیەکان وەروە زانستیەکانیش بە شێوەیەکی گشتی بە تایبەتش ئەو کەسانی کە لە بواری بە بڵێم شێوەکاریە ئەخوێنن تا چەند گرنگە بە بەشێک لەم بە بڵێم بابەتانی نێو کتێبەکە ئاشنا ببن. کتێبەکە پێم خۆشە ینی ئاماژە بەوە بم پێشە مشتێ وەکو کتێب نەنووسراوە وەکو توێژینەوە نووسراوە توێژینەوەی زانستی بڵێ مەبەستیشم بۆ ئەوە بۆ لەبەرەوەی خۆدەزانی سەبەردەوام خوێندنی ماستەر لە هونەرا و دکتۆرا زۆر بووە لە ناو ئەکادیمیاکانی کوردستانە کۆلێژە هونەرەکان و زانکۆکانی کوردستان وەکو نمونەیەک لەبەر دەستا بێ دووهەمیش ئەمە بۆ خوێنەران بەگشتی و خوێنەرانی هونەر جارێککە بەگشتی سوودێکی زۆری هەیە لە ناو ئەوانشە خوێنەرانی هونەری شێوەکاری و خوێندکارانی ماستەر و دکتۆرا و بە کالۆریۆس بە بێگومان لەوەکو مێژووی هونەر سوودێکی زۆری ئەبێت و بابرین ڕوونکردنەوەیەک و بەرچاوڕوونێکی زۆ باش و تێر و تەسەر لەسەر هونەری تعبیرێت ئەیە بە خوێنەرەکەی کە ئەتوانم بڵێم ئێسامە سەرچاوەیەکی تایبەتە کە تەنها بۆ ئەو هونەرە نووسرابێت ئێمە سەرچاومان هەیە بەڵێ باسی تعبیرێتیایە بە کوردی بەڵام لەگەڵ هونەرەکانی کە زۆر بە خێرایی بەسەریا تێپەڕی بوون بەڵام ئەمە زۆر بە وردەکاری هاتوینەتە سەری وەگوتیشم من خۆم پێشەکیم بۆ نووسی لە پێشێکی کەشا باسی ڕەگ و ڕیشەی هونەری تعبیریم لە ناو کوردستانە و لە ناو هونەری کوردستانە بینەرانی نەشارمەوە چونکە زۆر گرنگ و بەلامەوە پێشێکێکی بەرلەوەی دەست پێ بکەین مامۆساوابی ئەبێ کێ پێشێکێکی نووسی بێتی خۆم نووسیمە مامۆستا با وەکو کۆتا پرسیارم بپرسم وێنەی بە بڵێم کتێبەکە یاخود بە شێوەیەکی گشتی ئەم وێنەیە کێ کێشاوێتی و تعبیرە لە چی لە ناو ناوەڕۆکە یاخود ئەمە دیزانی کاکە ئارام عەلیە تەمان ئەو ئازادە لەوێ ئەو بەڕاستی ڕێگە پێدراوە کە دیزاینەکان کە خۆی ئازادە منیش وەک تۆ نایبینم بەرجی کتێبەکە تا چاپە بێت بەڵێ ئەو کارەکاری ئیگۆن شیلێ هونەرمەندێکی تعبیری ئەوروپاییە
ئەو خۆی اختیاری ئەوەی کردووە گەلێک لە برادەران لە میدیا شاوتیان بۆ کاری هونەرمەندێکی کورد نییە بە هەر حاڵ ئەوە لە ئەچێتەوە بەلای کاگارم خۆی دەستەکانە خۆش بێت چیتر هەیە پرۆژەی ترشی هەیە با دەرفەت بێت لێرەوە بە بینەرانی بڵێن یاخۆ ئێستا مامۆستاوی سەرقاڵی چییە؟ من بەڕاستی سەرقاڵی کۆکردنەوەی کۆمەڵێک لێکۆڵینەوە و دراساتی ڕەخنەی خۆم لەسەر هونەرمەندە کوردەکان هەندێکی مێژووین خەریکی ئەوەم کە ئەوان ئەگەر کۆکرێتەوە لەسەر هەندێک هونەرمەند کە لە زەمەنی پێشەنگیە بوون ئەوانە زۆر لە هاوڵەکانیان کۆچیان کردو بەداخەوە ئەوان تا ئێستا ڕووناکی نەخراوەتە سەر ئەزممویان ئەزمموی هونەری ئەوان بەم نەوەی ئێستا نامۆیە یا نادیارە یا تەواو ڕوون و ئاشکرانیە من ئێستا سەرگەرمی ئەو جۆرە نووسینان لەسەر ئەو با بڵین ئاستە هونەریە بەو هیوایە بتوانم لە سەرچاوێکی تایبەتە کۆیکەمەوە بەڵام ئەوەیە کێشەکەی ئەبێ بە ڕنگناوڕەنی تاڵ چاپکرێ ئەوەش پارێکی زۆری ئەوێ و خۆشت بار و زروفی ئەمڕۆ ئەزانی چۆنم بەو هیوایان پرۆژەیەک بێت لە ئایندێکی زۆر نزیکە بەرهەمەکەی ببینی مامۆستا گیان سوپاس بۆ مامۆستاوا بێرەسۆڵ شێوەکار وەروە هونەرمەندی دیار کە لەم بەشەی کورسات مەگەزینە لەگەڵ ما بوو دووبارە بەخێر بێ مامۆستا گیان سوپاس بۆ دەرفەتەکەت